بەڵێ بەردەوام دەبین دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان باز لەوە دەکەین وەکو لە سەرەتای پرۆگرامدا ئاماژەمان پێدا باز لە پیشەسازی کشت و کاڵ دەکەین کە بریتە لە کۆمەڵێک چالاکی و پرۆسا کە دەکرێت بۆی کە بتوانرێت کەرەستەی خاوی کشت و کاڵی بگۆڕێ بۆ بەرهەمی زیادکرا و بەهای زیادکرا و بتوانێت زۆرترین بەها بەدەست بهێنێت. جا ئێمە بازەوە دەکەین بزانین پیشەسازیە بۆ چ بوارێک دەکرێتەوە، ئایا تەنها خۆراکی یاخود بەرهەمە ناخۆراکیەکانیش دەکرێتەوە و گرنگی ئەمان لە چیدایە. ئەمانە و تاوی پرسیارەکانمان لەگەڵ میوانەکەمان و توێژی زیاتری لەسەر دەکەین لەگەڵ ئەنوەر عەزیز کە ڕاستەوخۆ لە شاری کفریۆ لەگەڵمانەوە بەڕێزیان ئەندازیاری کشت و کاڵن. کاگە ئەنوەر سڵاو لێبێ بەیانیت باش باسێکمان لەم بابەتە بۆ بکە بە گشتی و بەوردی و هەروەها پێمان بڵێ گرنگیەکەی لە چیدایە و چ بوارێک دەکرێتەوە. سەڵاو لە بەڕێستان بەیانی ئێوە باش و بینەرانی بەڕێز. پیشەسازە کشت و کاڵەکان کۆمەڵێک چالاکی و پرۆسەیە بۆ زیادکردنی بەهای خۆراکی ینی بەرهەمە کشت و کاڵەکان، بۆ زیادکردنی بەهای بەرهەمە کشت و کاڵەکان کە جوتیار بەرهەمی دێنێت. جا چی مەبەستمان خۆراکی بێ وەکو پیشەسازی خۆراکیەکان یا چی مەبەستمان لە پیشەسازی ناخۆراکیەکان، ئەومان لە بیر نەچێ مەبەست لێرە ئەوەیە کە ئەو بەها ئەو بەرهەمەی کە جوتیار بەرهەمی دێنێت چی بکرێت بۆکو وڵاتانی پێشکەوتوو ئەو بەرهەمە بە نرختر بزانین، ینی وەکو تەماشا لەوە نەکەین بڵین ئەمە تەماتەیەکە یان پاقلەیەکە بەس بەرەبوومەکەی هەڵەگرین، خۆ پاشماوەکەشی هەر سوودی هەیە، ئەوەشی کەمێنێ لە ناو خاکەکە سوودی بۆ خاکەکەش هەیە. یعنی مەبەستمان لەوەی ئەوەیە ئاژەڵێک سەرە بڕین، ئەو ئاژەڵە بەشی گۆشتەکەی بەکاردێنی 150 کۆمەڵی ئاژەڵمانێ 150 کۆمەڵی ئاژەڵمانێ 160 بەس گۆشتەکەی دەردێنێ ئەوی پاشماوەکەی تری چیلەکەی. لە وڵاتانی تر بەپی ئەوەی سێرچم بۆی کردووە ئەڵێ بەو ئاژەڵێکە هێنین لە مەجزەرە یعنی لە سەربڕخانە بەس دەنگەکەی نامێنێت، یعنی هەموو پارچەکانی جەستەی بەکاردێنێ دووبارە چی گۆشتەکەی ئەوە لە بڵێ 150 تا 160 بەپێ جۆری ئاژەڵەکە و جیاکرێتەوە، ئەو پاشماوەکان تر هەمووی دەچتە ناو دەیان جۆری پیشەسازی تر. مەبەستمان لێرە ئەوەیە ئێمە لە کوردستانە کار بکەین بۆ ئەوەی پیشەسازی خۆراکی زیادکەین و پیشەسازی ناخۆراکیەکان کە ڕەبتی مادەی خاوی کشت و کاڵی کوردستانە بوونی نییە. ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە بەپێی پێویست نییە و شتەکانمان زۆر کەمە. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە کارمان نەکردووە لەسەرەوەی کارگەی ڕستنمان هەبوو. بۆ نمونە لە کفری دەنگنەوە کارگەی ڕستنمان هەبوو لە کفری لە ساڵی هەفتاکانەوە، ئەوە 10 ساڵە نەماوە، لە کۆیە لە هەولێر هەبوو، لە شوێنەکان تر هەبوو. بۆ چکە ئەو کارگەرستانە لە سەرەتادا کە دروست کراوە بەپێی پلان دروست کراوە بۆ ناوچەیەک کە ئاژەڵدارە و ناوچەیەکی کشت و کاڵیە ئاژەڵیان زۆرە، بۆ ئەوەی خوری ئەو ئاژەڵانە بەکار بێنێ بۆ پیشەسازی یعنی بێتە مادەی خاو سەرەتا بۆ ئەو پیشەسازیانەی کە وەکو پیشەسازی بەتانی و چەند جۆرێکی تر کە لێی دروست دەکرێت. جا ئەوە نمونەیەکی بەسیتە، ئەی پێست، ئەی پاشماوەکانی تری ئێسک و پروسک و یان بڵێ پەڕی مریشکەکان و یان بڵێ مووی ئەو بزنانە کە بەکارتێ. بۆ نمونە ئێمە لە هەورامان ئێمە هیچ کارگە و ئەو پێداویستیانەمان هەیە لە هەرێمی کوردستان بتوانین زیاتر گرنگی بەم پیشەسازیانە بدەین، نەک تەنها لەلایەنی ئەوەی کە بتوانرێت ئەگەر بۆ نمونە بەرهەمێکی خۆراکی هەبێت جوتیاران بەرهەمە خۆراکەکانان بە فیڕۆ نەچێت یاخود ڕوبەڕووی زیان لێکەوتن نەبێتەوە. ئێمە هیچ کارگێکی لەو جۆرەمانەیە کە بتوانین سوودی لێ ببینین، هەم بۆی کە بەرهەمە خۆراکیەکان بە زیان نەچێت، هەم وەکو دەستێکی کاریش. بێگومانەمانە بە چەند قۆناغاکە تێپەڕە بێگەر بکرێتە ئەم پرۆسە بکرێتە بواری جێبەجێکردنەوە و بکرێتە بە مادێکی خۆراکی و تەنانەت بتوانرێت هاوردە بکرێت بۆ جەرەوە، دەستی کاریشی پێویستە بێ. ئێمە تا چەند ئەم پێداویستیانەمان لەبەردەستایە؟ ئەم جۆرەشتانە ئێمە وەکو کاردی کشت و کاڵ بەرهەمەکەمان هەیە و دەستی کاریش هەیە، بەڵام دەستی کاری کارە، دەستی کارێکی فەنی کە عیش بکاتیایە
پێویستە ئێمە هەنگاوی جدی بنێن بۆ ئەوەی بتوانین وەکو وڵاتانی پێشکەوتو بەرهەمی کشتتوکاڵی بەهاکەی زیادکەین بۆ ئەوی جوتیارەکە بەس بەرهەم تەماشای ئەوە نەکەین بەس لە گۆشتەکە بەرهەمەکەی بەڵکو ئەو بەرهەمێکی زیاد بێتە سەری یعنی بۆ ئەوی پاڵپشتی بێت بۆ جوتیار و بۆ خەڵکی خاوەنکار و بۆ بەرهێن و خەڵکی تریش بێتە ناو کایی کشتتوکاڵیوە وەکو چۆن ئێستا ئێمە گوڵە بە ڕۆژەی بەکارتێنین بۆ زەیتی زەیتون و هەروەها بتوانین ئەو جۆرە گوڵە بە ڕۆژانە کە بێنین لە کوردستانەوە بۆ ئەوەی چۆن ئێستا چەند جۆری ڕۆنی زەیتی زەیتونمانەیە خۆمان مادەی ئەوەلیەکە لە کوردستان بێت ئەو جۆرە توانە بێرین کە لە کوردستان هەیە و ئەوەی کە هەمانە گرنگی پێ بدەین چۆن دۆشاوی خۆشببختانە و ڕۆژ بینیم دۆشاوی تەماتەی شارە زۆر تەماتە لە جوتیارانە کڕێ باشە ئێمە چەند جۆری دۆشاوی تەماتە لە بازارەکان و لە مارکێتنەکان هەیە ئەی بۆ ئێمە گرنگی نەدەینە ئەوەی کە دوو کارگەمانەیە دۆشاوی تەماتەی شارە زۆر و هەرینمانەیە بۆ زیادی نەکەین بۆ ینی چێ جوتیارەکەیە فەلاحەکەیە ئەو کەسەیە کە بەروبوومەکەی هەیە کەسانی پسپۆڕی وەکو جەنابتن حکوومەتە کێیە کە ئەبێ ئەم پەرسەن نەبات ئەم بوارە ببوژێتەوە یعنی کێ ڕێگرە و کێژە بێ بیکات بەڕاستی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران جگەلەوە ئەمە پلانێکی استراتیجیمان دەوێت و وەزارەتی پیشەسازی و بازرگانیمانەیە و هەروەها وەزارەتی کشتتوکاڵمانەیە و وەزارەتەکان تریشەیە و توانین هەمومان پێکەوە کارێ بکەین بۆ ئەوەی بتوانین بەرهەمە کشتتوکاڵیەکان بۆ بەشە خۆراکیەکەەوە بەشە ناخۆراکیەکان بۆ پیشەسازیەکانی تر بە پلان بەکاربێنین بە پێداویستی وڵات بۆ ئێمە هەموو بەرهەمەکانمان لە دەرەوە بێت یعنی پێویستە بەمە بەرهەمی خۆماڵەکان بەس تەماشای ئەوە نەکەین 4 مانگ تەماتەمان هەیە دوایی تەماشاکەین لە 8 مانگ 6 مانگ تەماتە لە دەرەوە بکڕین و هەروەها لە زەیتی زەیتونە و هەروەها لە جۆرەکانی زەیتون و هەروەها لە جۆرەکانی گۆشتە و هەروەها لە جۆرەکانی شیرەمەنی لە جۆرەکانی ترا کە بەکارتێ چی لە ترشیاتە چی لە مرەبا چی لە شیرەمەنەکانی ترە یعنی بۆ ئێمە مادەی ئەولیەکەمان هەیە پێویستە حکوومەت خۆی و بەرهێنان کۆمپانیەکانی دەرەوەی وڵات و هاندانی جوتیاران و کشتتوکاڵ کار بۆ ئەوە بک بە پیشەسازیکردنی بەرهەمەکانیان بۆ ئەوەی ئەو داهاتی کە تێدە دەستی جوتیار ئەو کاتە چەند جار زیادەکە و هەروەها دەستی کار بۆ دەرچوانی بوارەکانی کشتتوکاڵ چونکە کشتتوکاڵ ئەڵێن کشتتوکاڵ چەند بەشی تێدایە یعنی ئێستا ئەگەر بڕۆی جەنابتان حەزەکەم ڕۆژێک تەوەرێ بکەن لەسەر هەر زانکۆی سلێمانی کۆلێژی کشتتوکاڵ بزان لە چی کە ئاستێکایە چەند تەلەبەتی ڕوا بۆ ئەوێ کە بۆ قبولی ساڵی تازە یعنی ئارەزومەندانش نەماوە تێدا یاخوای لات وە کۆلێژەکان وەردەگرین کاگەنوەر بە هەندی وەرەگرین بێگومانە و بابەتە هەوڵدەین بتوانین تەوەرێکی لەسەر و بابەتە ئامادە بکەین بەڵام بەڕێزدا ئاماژە بە شتێکدا ئەوش ئەو بوو کە دەبێت جوتیار بزانێت بۆ نمونە چ تۆیەک بەکاردێنێت ئەرکی کێیە کە بتوانێت جوتیاران و شیار بکاتەوە لەوەی یاخۆ توێژینەوەکی کشتتوکاڵی تا چەند گرنگە کە جوتیاران بتوانن چ تۆیەک بەکاربێنن چۆن بتوانن پێشەوەی ئەو ساڵی کە بەرهەم دەچێنن چۆن بتوانن ڕوبەڕووی وشکە ساڵی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ببنەوە بۆیە و بەرهەمەی کە بەرهەمی دێنن ڕوبەڕووی زیان لێکەوتن نەکەوتنەوە تەواوی ئەم بابەتانە ئەرکی کێیە کە توێژینەوەکی کشتتوکاڵی یاخۆ شیاری بداتە جوتیاران ئەوە خاڵی وەزارەتی کشتتوکاڵە لەگەڵ وەزارەتی پیشەسازیە کە بتوانن جۆرە بەرهەمێکیان هەیە ئێستا ئێمە نمونەتە بۆ باسەکەم ئەو زەیتونەی لە کوردستان هەیە لە 115 کەمتر ئەگەر بگاتە 20 بەرهەمی زەیتی زەیتونی تێدایە بەڵام بۆ هەوڵ نەدەین ئەو جۆرە زەیتونانە بێنە وەکو زەیتونی عفرین کە 130 تێدایە یعنی لە ڕێی توێژینەوەی کشتتوکاڵیوە زیادیکەین توێژینەوەی کشتتوکاڵی بە شێوەیەکی جوان و دوجار بەڕێ ڕێنمایی کشتتوکاڵیوە بە پلانێکی استراتیجی بڵاویکەن لە کوردستانە بۆ ئەوی ئەو بەرهەمەما بێ خاڵێکی تر لە ساڵی هەفتاکانە لە وڵاتی ئوسترالیا خوری ئەو مەڕەکانیان کە هینی نەبوو یان بڵێ مرونەی نەبوو یعنی هیچ نەرمیکی تێدا نەبوو بەکار نارە بۆ پیشەسازی نەئەشیا زوو ئەپشڕا کارێکیان کرد لە ڕێی
صناعاتی وراتیوە یعنی بڵێ لە وراثە و بۆ ماوەیی ئینەکەکاریان کردەوە هەندەسەی وراسی کارێکیان کردوای کرد بۆی بتوانن مووی ئینەکە زیاد بکەن ئەوە جا بۆیە مرونەی زیاد بکەن بۆ ئەوی بۆ پیشەسازی بەکاربێ یعنی خوڕێ بۆ پیشەسازی بەکاربێ پێستەکەی جۆرەکانی تری یعنی کۆمەڵێ صناعات هەیە پیشەسازی هەیە لە کوردستانە نییە و پێویستە حکومت خۆی یارمەتیدەر بێت لە ڕێی کۆمپانیەکانەوە و بەرهێنانەوە بیتێر لە کوردستانەوە بۆ ئەوەی دەستی کار بێ و هەروەها بەهای خۆراکی بەرهەمە کشتتوکاڵەکانمان زیاد بکات و توێژنەوەی کشتتوکاڵی نابێ بەلا بمرێت یان جۆرێت تۆی بەس بەرهەمی هەبێت نە ئەبێ لە هەموو بوارەکانە کاری خۆی بێ و ئەو خەڵکانەی کە لە دەرەوەی دانەمەزراون دام بمەزرێن و شەرت نییە هەموو شتەکان لە ڕێی حکومەت و بێ با لە ڕێی کۆمپانیەشەوە بێت ئێمە کار بۆ ئەوە بکەین کە نمونە وەکو تۆن دۆشاوی تەماتە خۆ دۆشاوی تەماتە کە دروستەکەی کارگەیەکی دۆشاوی تەماتە چەند جۆرێکی تەماتت ئەوێت بۆ بشێت بۆ پیشەسازی چەند جۆرێکی زەیتی زەیتونت گەرەکە بشێت چەند جۆرێکی گۆشت یان بەرهەمەکان تریت دەوێت بشێت بۆ پیشەسازی ئەو کاتە داوای ئەو جۆرە تۆمانە ئەکرێت ئەو توانە ئەکرێت لە ڕێی توێژنەوەی کشتتوکاڵ لەسەر ئەکرێت و دابەشەکرێت بەسەر جوتیارانە و پەیوەست لەگەڵ جوتیارانەکرێت بۆ ئەوەی پەیوەستێک لە نێوان جوتیار و کارگە بێت ئەو بەرهەمانە ڕاستەخۆ بڕاتە کارگە و هەڵواسان یعنی لە بکشۆم بڵێ هیچ لە ناو بازارە دروست نەبێ و جوتیار بەرهەمەکەی لە بازارە لەبەر خۆرا نەتوێتەوە نەستوێت و لە ناو نەچێ بە فیرۆ ئێمە بتوانین کار بۆ بکەین بەرهەمی زیادمان بە فیرۆ نەچێ و زیان بە جوتیار نەگەیە و هەر بەرهەمێکمانەیە بەهاکەی زیادکەین و بیکەنە پیشەسازی ئەوەشی بۆ ڕاستە خۆش بەکارتێ ڕۆژانە بەکار بێ بە شێوەیەکی زانستی باشە کاک ئەنوەر ئەمە چۆن ئەبێتە هۆی ئەوەی کە ئابووری وڵات بەهێز بکات یعنی چۆن ئەتوانین کاریگەری هەبێت لەسەر ئابووری هەم کەسەکە خۆی کە ئەو کارە ئەکات هەم ناوچەکەی هەم وڵاتەکەی یعنی ئەبێ چ ڕێگایەک بگرینە بەر تۆ کاتێ پلان استراتیجی دانیت یا هەن چۆن پرۆژەیەک دانی جەدۆی اقتصادی هەیە هەموو بازارکردنێتەیە کە بەشێکە لە اقتصادی زراعی یعنی اقتصادی زراعی ئەبێ ئێمە کار بکەین بە شێوەیەکی ئابووری کشتتوکاڵی بە شێوەیەکی جوان هەموو کارێکەکەین سەرەتاوە تەماشای سوودەکەی بکەین تەماشای بەها خۆراکیەکەی بکەین ئابوووریەکەی بکەین بۆ ئەوەی ئێمە چەند ئابووریمان بەرز بێت بەچی بەرزەیە بەوەی کە تۆ بتانی بەرهەمی ناوخۆت هەبێ کە بەرهەمی ناوخۆت هەبوو بەرهەمی ناوخۆتە بوو ئەو بەرهەمە بەهاکەی چەند بەرز بێ لای تۆ ئەوەنە باشترە چەند پیشەسازیت هەبێ ئەوەنە باشترە چونکە بۆ لە وڵاتانی تر دەیان جۆر بە بازارکردن هەیە ئێمە سوود لەوە ببینین ئێستاش لە کوردستانە هەیە بەڵام باس ناگرێ و بۆ ئێمە بتوانین ئەو بەرهەمانەی کە هەمانە بەرهەمەکەمان بۆ پیشەسازی بەکاربێنین و پیشەسازیەکانمان بە وڵاتانی تریش بناسیێنین لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان وزارەتی کشتتوکاڵە و بڕوانامەی ئایزۆ بڕوانامەی ئەو وڵاتانی جیهان وەرگرین خەڵکیش بەدوای بەرهەمی کوردستان بەرهەمی وڵاتی عێراق مێزۆپۆتامی ئەم وڵاتانە ناسراون بە کەرتی کشتتوکاڵ ناسراون بە جۆرەشت ئێمە ئەومانسی هەموو چۆن بتوانین ئەم بەرهەمانە بە وڵاتانی جیهان بناسیێنی چۆن بتوانین بە بازاڕیان بین ئایا بە بازاربردنی ئەم بەرهەمە خۆماڵیانە لە هەرێمی کوردستان و هەناردەکردنی بۆ دەرەوە تووشی کێشە و گرفت بۆتەوە یاخودنا ئێمە لە تەوەرێکی تری بەرنامەکەماندا لە دوای بەڕێزت لەگەڵ میوانێک لە میوانەکەمان باز لەوە دەکەین کە ئەو بەرهەمە خۆماڵیانە چۆن بتوانین بە بازاری بن کە فستیڤالێک ساز دەکرێت بۆ ئەو بەرهەمە خۆماڵیانە ئایا لە ڕێگەی ئەمەوە ناتوانرێت چارەسەری ئەوە بکرێت جوتیاران ساڵانە بەشداری ئەم جۆرە فستیڤالانە بکەن بۆ ئەوی بتوانن بەرهەمە خۆماڵیەکانی کە ساڵانە دەمێنێتەوە بەرزیان لێکەوتن بەر لە ناوچوون نەکەوێتەوە ئێمەش مەبەستمان هەر ئەوەیە بەهای خۆراکی زیادکەین بە فیرۆچوون نەیەڵێن بازار هاوسەنگی بازار تێک نەچێ لە پلانمان هەبێت بۆ ئەوەی لەسەر خواستی بازار و ئەو جۆرەی گەرەکمانە و پلانمان هەبێ ناوچەکان هەرکێ بە پێی خۆی بەرهەمەکانی بچێنێت و بە پێی خواستی بازار بێت و بە پێی خواستی پیشەسازی بازار بێت و هەروەها بتوانین لە بەرهەمی خۆماڵی وەکو بەرهەمێکی نیشتیمانی تەماشاکەین و خەڵکی خۆمان
یارمەتی دەربێ بۆ بەرهەمی خۆماڵی کە بەرهەمی خۆماڵی ڕبع دینارێکی زیاد بێ 500 دیناری زیاتر بێ دەست ببین بۆ بەرهەمی خۆماڵەکە چونکە ئەزانی ئەم پارە ئەگەڕێتەوە بۆ جوتیار ئەگەڕێتەوە بۆ پیشەسازی ناوخۆ بۆیە ئێمە پێویستیمان بە وەک چۆن بڵێ هەڵمەتێکی نیشتیمانی هەیە پلانێکی استراتیجیە خەڵکی و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکەکانی تری و جوتیاران و دەستگا حکومیەکان و بۆ بەرهێنان و پیشەسازی کارەکان و ئەوانەی لە بواری بازرگانی و کۆمپانیەکانی دەرەوە و ناوەوە و لە ڕێی قوسڵخانەکانەوە کە هەریەکە کۆمەڵی پرۆژەیان هەیە لە کوردستانە بتوانین پەرە بدەین بە بەرهەمی خۆمانی خۆماڵەکان بە وڵاتان بناسین و لە پێشانگانی و دەوڵەتەکانە بەشدار بن لە پێشانگا ئەقلیمیەکانی دەور و پشتمان بەشدار بین و ئەومان لەبیر نەچێت بەرهەمی ئێرە هیچ لە بەرهەمەکانی وڵاتان تر کەمتر نییە ئەگەر باشتر نەبێ و جۆری شت هەیە خوا داوێتی بەم لەم خاکە ئەبێ لە خاکێکی ترا نابێ و کوردستان ناوچەیەکی بەرفراوانەیە لە هەموو شوێنەکانە یعنی لە کشتتوکاڵە لە ئاوە لە چیە بەڵام ئێمە پێویستە دەست ببین بۆ پیشەسازی پیشەسازە کشتتوکاڵەکان چونکە لە ڕاستیدا لە ئێستادا بۆ ئەوەی بەرهەمی جوتیاران بۆ ئەوەی جوتیاران پەیوەستکەین بە کشتتوکاڵەوە کشتتوکاڵ پەرەی پێ بدەین و پێویستیمان بە تەکنۆلۆژیای نوێیە ئێمە لە وڵات دنیای ئێستا دنیای دەستکردی زیرەکە یعنی ئەبێ ئێمە دەست ببین بۆ ئەو پایەکانی تری کشتتوکاڵی و لە ڕێی زانستی تەکنۆلۆژیای سەردەمەوە کار بکەین بۆ گرە پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵی پەرەپێدانی بەشە کشتتوکاڵەکان و هەروەها پیشەسازی کشتتوکاڵی بەڵێ ئەنوەر عەزیز ئەندازیاری کشتتوکاڵ کە ڕاستەخۆ ئەمبانێ لە شاری کفریۆ لەگەڵمان نابووی زۆر سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ تۆ بەردەوام